خۆشەویستان لەم تۆرەدا باس لە حاڵەتەکانی کەمبوون و گرانبوونی گوێ دەکەین باس لە دیارترین هۆکارەکانی نیشانەکانی ئەو ڕەفتارە هەڵانیت کە ئێمە ئەنجامی دەدەین دواتر ئەم حاڵەتە بۆ ئێمە دروست دەکا و بەگشتی باس لە چارەسەرەکان دەکەین لەگەڵ دکتۆر شێرکۆ سعید زمناکۆ پسپۆری یاخود پرۆفیسۆری یاریدەدە لە نەخۆشیەکانی گوێ و گەشتبوون لە ستودیۆ ڕاستەخۆ میوانی ئەمەیە دکتۆر بەخێربێن. زۆر سپاس بۆی لەگەڵ ئێمە ئامادەی. دکتۆر ئەرکی یەکێک لە ئەرکەکانی گوێی ئێمە بیستنی دەنگەکانە. یاکەمجا لەوە دەست پێ بکەین دەنگ خۆی چییە؟ تەوانە پرسیارێکی زۆر ڕێک پێکە. دەنگ وزەیە. وزەیە ئەویش وزەیەکی میکانیکیە. لە بۆشاییە تەنۆلکە هەیە. تەنۆلکەی بچووکە، یعنی ئێستا بۆ نمونە هەوا کە لە بینی من و تۆیە هەوا هەیە، ئەم هەوایە پێکاتۆ لە تەنۆلکەی زۆر بچکۆلە. یاخود ئەگەر دوو شەخص لە ئاوێکا بن، هەردووچیان لە ژناو ئاوا بن، ئەو ئاوە تەنۆلکەی بچووکی تایە. با ئێمە بینەوە سەر هەوا کە ئەو میدیایی کە زیاتر زۆربەی جار دەنگی وزەی دەنگ تیا گوێزرێتەوە. کاتێک ئێستا ئەگەر لە بینی من و تۆیە وەکو وتم هەوا هەیە. کاتێک کە تۆ قسە ئەەکەی، ئەو قسەکردنەی تۆ شەپۆلی دروستەکە لە ناو تەنۆلکەکانە. ئەم شەپۆلە تەنۆلکەی یەکەم ئەیا بە تەنۆلکەی دووەمە، ئەوەی دووەمە یا بە سێمە هەتا شەپۆلەکە ئەگاتە لای من. یعنی بریتە لە لەرە. لەرەی تەنۆڵکەکان لە بۆشاییە. هەر کاتێک بڕی لەرزینەوەی ئەو تەنۆڵکانە لە چرکەیەکی دیاریکراوە، لە کاتێکی دیاریکراوە زۆر بوو، تۆنێکی بەرز دروستەکە. وە بە پێچانەوە کاتێک لەرینەوەی ئەو تەنۆڵکانە کەمتر بوو، تۆنێکی کەمتر دروستەکە. گوێی ئێمە ئەو لەرانە خوێنێتەوە. دروست کراوە، گوێی ئێمە بە شێوەیەک دروست کراوە، گوێی مرۆڤ لەرەکانە خوێنێتەوە و لە مێشکە ئەیکا بە دەنگ. مەبەستمان چییە؟ ئەلبەتە قودرەتی گوێی مرۆڤ بۆ خوێندنەوەی لەرەکان لە ڕێنجێکایە کە ئەویش 20 هێرتزە بۆ 22 کیلۆ هێرتز. 20 هێرتز یعنی چی؟ یعنی لە چرکەیەکە ئەو تەنۆلکەیە ئەگەر 20 جار بلەرێتەوە من و تۆ توانین جۆمان لێ بێ. بەڵام ئەگەر کەمتر بێ لە 20 جار لەرە من و تۆ جۆمان لێ نییە. تا ڕادەی چەند 22 کیلۆ هێرتز، یعنی 22,000 جار لە چرکەیەکە ئەگەر ئەو تەنە بلەرێتەوە و ئەو شەپۆلی کە دروستیەکە من و تۆ توانین بیخوێنینەوە، جۆمان لێ بێ. باسی گوێیەکەکەین کە نەخۆش نەبێت. گوێ مناڵێک کە تازە لە دایک بۆ قودرەتی خوێندنەوە. گوێیەکی تەندروست. کەواتە گوێی ئینسان قودرەتی خوێندنەوەی بۆ لەرەکانی تەنۆلکە بچووکەکانی ناو بۆشایی، ناو سپەیس، کەوێتە بینی 20 هێرتز بۆ 22 کیلۆ هێرتز. بەڵام هەندێک گیانەوەر هەیە، بۆ نمونە سەگ قودرەتی خوێندنەوەی بۆ لەرەکان ئەگاتە 40 کیلۆ هێرتز. کەواتە گوێی سەگ بەهێزترە، قودرەتی خوێندنەوەی بۆ دەنگە لەرەکان زیاترە. کەواتە دەنگ بریتە لە وزە. وزەش بریتە لە وزەیی کە ئەتوانێت لەرینەوە دروستکە لە تەنۆلکەکانە لە بۆشاییە. ئەو وەختە تەبان ئەم لەرینەوەی ئەگوێزرێتەوە بە هەموو لایەکە. کاتێک کە مرۆڤ قساکە هەموو کەس گوێی لێیە. بەڵام ئەو شخصی کە دوورە لەبەری وزەکە بەرەبەرە کەمە بێتەوە، ئەو شخصی کە دووترە لە من کەمتر گوێی لێیە، بە قووەتەکەی کەمترە. کەواتە دەنگ دوو سیفەتیە، سیفەتێکیان لەرەیە، چەند لەرە ئەلەرێتەوە و سفەتێکیشان چەند بە قووەتە. ئەم گوێی مرۆڤ ئەتوانێت ئەم وزەیە بخوێنێتەوە. کە باسی لەرەکانمان کرد، وتمان کاتێک ئەگەرە لەرەکە زیابێ تۆنێکی بەرز دروستەکە و ئەگەر لەرەکە کەم بێت تۆنێکی کەم دروستەکە. لە نۆتەی مۆسیقی ئەگەرێمە بڵین دۆ، ڕێ، می، فا، سۆ، لا، سی. دۆ یعنی لەرەیەکی نزم، یعنی لەرەکان نزمە، تۆنەکەی دەنگێکی گر دروستەکە. ئەگەر لەرەکان بەرز بێ وەکو سی، لەرەکان زۆر بێ، گوێ وەکو تۆنێکی بەرزەی خوێنێت وەکو سی. ئەگەر بین نمونە بینینەوە بۆ دەنگی پیاو لەرەکەی نزمە، دەنگی ئافرەت لەرەکەی بەرزە. یعنی بۆ نمونە ئەگەر من بڵێم مانگ لەرەیەکی نزمە، ئەگەر بڵێم زیگزیکە لەرەیەکی بەرزە. کەواتە حرفی سین و فا ئەمانە لەرەی بەرزە، بەڵام حرفی دو و ڕە ئەمانە لەرەی نزمە. بەهەرحاڵ خۆت زانی قسەکردن پێکاتوە لە گروپێک تۆن تێکەڵاوە. بۆ ئەوەی ئێمە گوێمان لە هەموو لەرەکان بێت، گوێمان لە هەموو پیتەکان بێت، ئەبێت قودرەتی خوێندنەوەی دەنگەکانمان لە لەرێکی نزمەوە بۆ لەرێکی بەرزە بێت. زۆر باشە.
دکتۆرت گوێیەکی تەندروست ئەم قسانی کە لە سەرتاتۆ باسەکەوتی بۆ گوێیەکی تەندروست بەم شێوازە گوێی لە شەپۆلەکان و گوێ لەرە لەرەکان دەبێت گرانبوونی گوێ یاخود کبوونی گوێ چییە؟ ینی ئەم حاڵەتە چییە ئەکە لە کوێدا دروست دەبێت و چۆن کاریگەری لەسەر بیستن دروست دەکات دکتۆر؟ بڵێ کە گوێ ئینسان کەواتە ئێستا ئەمە لەرێت شەپۆلیت ئەم شەپۆلێتە ناو گوێ مرۆڤ ئەشیا بە ئێسقانی کە لی سەرە بیرن نەچێ ینی هەندێک دەنگەلەرە ئەگوێزرێتەوە بۆ گوێچکەی ناوە بۆ مێش لە ڕێگەی ئێسقانەوە یعنی یا بە ئێسقانەکە لەرەکە بەڵام خوا گوێی بە شێوەیە دروست کردووە کاتێ دەنگەلەرەکان ئەچنە جووە گەورە ئەبن قدرت پێیاکەن بە قوترە بن مجموعەیە دەستگا هەیە لە گوێچکەی ناوە ڕاستە کە پێوترێ پسێسقانی پشکۆلە هەیە و پەردەی گوێ ئەمانە قدرەتی یعنی قووەتی لەرەکان بە قوترەکە بۆ ئەوی بە شێوەیەکی کارامەتر بچێ بەرەو گوێچکەی ناوە و بەرەو مێشک کەواتە هەر کاتێک مەشاکل دروست بوو لە گوێچکەیە کارامەیی گوێچکە بۆ گوێزانەوەی ئەم سوزەیە کە پێوترێت دەنگەلەرە بۆ گوێچکی ناوە کەمترە بێتەوە یاخود ئەگەر مشکلەی لە گوێچکەی ناوە خۆی دروست ببێ ئەو وەختە معلوماتە کارەباییەکان کە لە میکانیکیەوە ئیکا بە کارەبا بە باشی ناگە بەرەو مێشک کاتە ئێمە دوو شێوە ئینمان هەیە دوو شێوە خراپبوونمان هەیە لە تەندروستی گوێچکەیە یەکیشانەوەیە دەمارەکە گوێچکەی ناوە هیچ عیبێکی نییە مەزبوط ئیشەکە خانە هەستیارەکان بە تەواوەتی مەزبوط ئیشەکان هەرەمیان لەو ڕنجەی کە باسمان کرد کاکەوێتە بینی 20 هرتز بۆ 22 کیلۆهرتز قدرەتی خوێندنەوەی هەیە بەڵام سەوتەکە بە باشی پێی ناگات بۆ نمونە ئەگەر شخصێک شتێ بکێتە گوێ دەنکە نۆکێکە ئسفنجێکە جسمێکی غەریبە بچێتە قەناتی گوێچکەی دەرەوە کاتێک دەنگەلەرەکان یەن بەهۆی ئەو جیسمە غەریبەوە دەنگەلەرەکان بربەستیشان بۆ پێیابێ و ناگە بەرەو گوێچکەی ناوە یاخود گوێ ئیلتیهابەکە گوێچکەی ئاوسێ بە تەواوەتی ئەو وەختە بەهۆی ئەو ئاوساییەوە قەناتی گوێچکە قەپاتە بێ دەنگەلەرەکان ناگەن بە گوێچکەی ناوە ئەمە لە زمانی کوردیا زۆر شێوەی بە شێوەیەکی جوان تعریف کراوە وشەیەکی بۆ بەکارهێنێ ئەویش بریتە لە کببوون هەڵە دکتۆر من ژۆم کب بووە کەوتی ژۆم کب بووە ناڵی جۆم گران بووە ئەڵە جۆم کب بووە کبوون وەکەوەیە شخصێک لە حەمامە سەریەشوە ئاو بچێتە ژوێەوە ئەڵە هەستەکەم ژۆم کب بووە ئەواتە ئەگەر جسمێکی غەریب لە گوێچکەی دەرەوە بێتەوەی کببوونی ژوێ یاخود تەقینی پەردەی ژوێ یا کونبوونی پەردەی ژوێ پەردەی گوێ قدرەتی ئەوەی هەیە کە سەوتەکان قدرەتی وزەکە زیاترەکە تقریبا حەڤە جار زیایەکە ئەگەر پەردە کون ببێ ئەو قدرەتە بکەمە بێتەوە ئەمە بۆ نمونە ئەو ئێسقانە بچووکانی کە لە گوێچکەی ناوەڕاستان ئەگەر بە شێوەیەکی کارامە بە شێوەیەکی لاستیکی نەجوڵێنەوە و کلس بکەن ئەبێتە هۆی کەمبوونەوەی بەرزبوونەوەی هەنی کەمبوونەوەی ئەو قدرەتەی گوێکە سەوت زیاکە کەواتە ئەو شەڵە جۆم کپە بێ ئەمانە گوێ کببوونە بەڵام کاتێک گوێچکەی ناوە کە بریتە لە خانە هەستیارەکانی دیە ئەوان پەکیانەکەوێ یاخود ئەو دەمارەی کە دەرەچن لە خانە هەستیارەکەەوە بەرەو مێشک ئەو پەکی بکەوێ نەخۆش بکەوێ ئەو وەختەڵی جۆم گران بووە نمونەشمان بۆ ئەوە ئەگەر شخصێک پێێتە عمرەوە یعنی بەرەبەرە گرانبوونی گوێ لەگەڵ تەقەدومی عمرە ئەمان گرانبوونە نەکبوون یعنی ئەڵە دکتۆر من زۆر لە نەخۆشەکان خۆیان هەستی پێ ناکەن ئەڵێ دکتۆر من گوێم هیچ عیبێکی نییە بەس ماوەیەکە خێزانەکەم پێم ئەڵێ کاکە تۆ بڕۆ بۆ لای دکتۆرێکی گوێ قسەم زۆر پێ دووبارەکەیتەوە یعنی کە خەڵک قساکاڵێ ها ئەڵێ چی یعنی ئەبێت دووسێ جار قسەکەی بۆ دووبارەکەیتەوە هەندێک جاریش ئەبێت دەنگ بەرزکەیتەوە بۆی ئەو گوێی لێبێ یعنی زۆر جار ئەگەر گرانبوونەکە علاقی بە تەقەدومی عمرەوە بێ نەخۆشەکە خۆی هەستی پێ ناکە ئەڵێ دکتۆر خەڵک پێم ئەڵێن تۆ قسە دووبارەکەیتەوە یاخود هەندێک کەسێ خۆشی هەستەکە ئاڵێ دکتۆر ماوەیەکە هەستەکەم زۆر باش لە قسە تێ ناگەم کەواتە گرانبوون هەیە کببوون هەیە گرانبوون یعنی پەککەوتنی خانە هەستیارەکان و دەماری بیستن کببوونیش یعنی بربەستێک دروستە بێ یاخود هۆکارێک دروستە بێ کە وزەی دەنگ ناگوێزرێتەوە بە گوێچکەی ناوە زۆر چاکە دکتۆر تۆ باسی تەقەدومت کرد لە تەمەنا بەرەو پێشچوونی تەمەن لە گرانبوونی گوێیە کەسانی گەنج یاخود منداڵان تووشی گرانبوونی گوێ نابن بەتەکید گرانبوونی گوێ بۆ نمونەیەکێک لەو گرانبوونە گرانبوونی زگماکیە یعنی نەخۆشەکە مناڵەکە بەداخەوە کە لە دایکە بێ لەبەرەوە کارێ بێ هۆکارەکان زۆرن بۆ نمونەکە عمریەگاتە 6 مانگ یا 3 مانگ یا 4 مانگ دایک و باوکەکەی هێنن ئەڵێن دکتۆر ئێمە هەست دەکەین ئەم مناڵەمان کە شتێک تەقەیەک دروستە بێ ڕناچڵەکێ وەکو مناڵی ئەتیادی
ما لە ئەو گرانبوونە یا ئەو پەککەوتنە کە لە خانە هەستیارەکانی گوێە یاخود لە دەماری گوێە زگماک بێ بەهۆی ئۆکووتمان زۆر هۆکار هەیە کە ئەو شتە دروستەکە یاخود ئەگەر مناڵیش بێت معڕەز بێ بۆ دەنگێکی و لەرینەیەکی زۆر زۆر بەقوت بۆ نمونە تەقینەوەیکی زۆر بەقوت ئەبێتە هۆی پەککەوتنی هەندێک لە خانە هەستیارەکە. زۆر باشە مادەم باسی گرانبوونی گوێمان کرد لەم داڵاندا بەگشتی باس لە هۆکارەکانی گرانبوونی گوێ بکەین دوایتر دێنە سەر کەمبوونی گوێش دیارترین هۆکارەکانی گرانبوونی گوێ کە زگماکیەکەی تۆ باسێک لەگەڵ پێشکەوتنی تەمەنیشدا خۆیان لە چیدا دەبینەوە مەبەستی ینی چ هۆکارێ باوە بەڵێ دیارترین هۆکارەکان ینی هۆکە گەورە ئەو هۆکاری کە زۆ زۆر باوە بریتیە لە گرانبوونی گوێ بەهۆی تەقەدومی عمرەوە یعنی چۆن یعنی تۆ ئەتوانی بڵین لە 1970 لە 1970 تقریبا خەڵک لە دوای عمری 55 ساڵیەوە ئیتر هێواش هێواش گرانبوونی گوێ دەست پێەکە کاتە تەقەدومی عمریشێکە لە هۆکارە هەرە باوەکان کە دەبێت هۆی گرانبوونی گوێ گرانبوون مەبەستمان چییە؟ مەبەستمان دەمارە هەستە دەمارە کبوون شتێکی ترە باسمان دواتر دێنە سەری هۆکاری دووەم هۆکاری ئیشە مەسا ئەو شخصانەی کە معڕەزە بن بۆ ماوەیەکی دوور و درێژ بۆ دەنگەلەرەکان یعنی بە شێوەیەکی زۆر زیاد لە پێویست دەبێتە هۆی پەککەوتنی خانە هەستیارەکان و دەماری ژوو بۆ نمونە و کەسانی کە لە معمەلا ئیشەکەن ئەو معمەلانەی معمەلی ئاسنگەری دایمە کۆسەرە بەکارێن و درویل بەکارێن و ئەمانە ژیان بە شێوەیەکی بەردەوام معڕەزە بێ بە بۆ دەنگی بەرز یا ئەو شوێنانەی ئەو معمەلانەی کە مەکینە ئیشەکاتیە ئەو کەسانی کە ئەسکەرن یعنی با بڵێن پێشمەرگەن تەدریبەکەن بە شێوەیەکی گەورە دوور و درێژ دەمانچە ئەتەقێن و تفەنگە تەقێنن بۆ تەدریبات و ئەم شتانە بە تایبەتی مامۆستاکان ئەو مامۆستایانی تەلەبە ناڵین لەوانێت تەلەبەکە تەلەبەی پێش بڵین تەلەبەی کولی عسکەریە مایەک دوو مانگ تەدریبی تەقاکە بەڵام ئەوانەی کە مامۆستاکانن لەگەڵ هەموو دەورەیەکە ئەم بدەنگە بەرزە دووبارە بێت ئەو کەسانی کە لە سنتەری مۆبایلەکانی شەکەن یعنی جوابی جوابی پەیوەندیەکانێنەوە بۆ ماوەیەکی دوور و درێژ ینی هەیەە لە ماوەی 6 ساعت تا 8 ساعت بە بەردەوامی لە ڕۆژێکە چەندەها کۆڵی بۆیت ئەمەش دەبێتە هۆی کە زووتر پەکیان بکەوێ هەندێک دەرمان مەسە هەندێک کەسێ نەخۆشی دوور و درێژی هەیە ناچارە هەندێک دەرمان بخوا بە بەردەوامی هەموو ڕۆژێک دەرمانەکان نەخۆن ئەم دەرمانانە زیان بەخشن تا ڕادەیەک کەم یا زۆر زیان بەخشە بۆ خانە هەستیارەکان و دەماری گوێ و دەبێتەوەی پەککەوتنی هەندێک لە تۆنەکان کەواتە هۆکارەکان بە جۆرەی باوی بم شێوەیە باشە بار لەسەر ئەمە بمێنەوە دکتۆر تۆ باسی لەوە کرد بۆمنە ئەو کەسانی کە لە سنتەری پەیوەندیەکانە کارەکەن ئەو کەسانی کە لە کارگەکانە کارەکەن بێگومان بە بەردەوامی معڕەزن بۆ بیستنی سەوتی زۆر و ژاوە ژاوێکی زۆر لە شوێنی کارکردنەکەیاندا هەیە چۆن پارێزگاری بکەن لەوەی کە لە ماوەیەکی کورتا تووشی گرانبوونی گوێ نەبن بۆ نمونە پارێزەری گوێەکان چۆن بەکاربێنن لێرەدا تا چەنە گرینگە پارێزەری گوێ بەکاربێت بۆ ئەوەی کە تووشی ئەم گرفتە نەبن بەڵێ طبعا نەمەش زۆر پرسیارێکی مهمە بەس با پێشەوەی جوابی پرسیارەکەت بەمەوە ئەزانن یعنی ئەزانی لە قدرەتی ژوێ ینی قدرەتی هەر ئەندامێکی ژوێ ئەتیمان دەکاتە سەر بۆ ماوەی ینی بۆ نمونە من وەکو پزیشکی سپۆر لەو بوارەیە دیقەتم ماوە هەنێ عائیلە هەیە هەستی بیستنیان زۆر بەقووەتە عمری گەشتۆتە 75 و 80 تۆنەکانی هەموو یاڵی کوڕێکی گەنج و مناڵێکی 10 ساڵانی ئیشەکات بەس هەنێ عائیلە هەیە بەبێ ئەوەی هیچ معڕەز بن بۆ دەنگی بەرزیش بووە نمونە هێواشی ئاژ لە عمری 50 ساڵیەوە ئیتر هەستە دەمارەکانیان لە کارەکەوێ خۆ ئەو لەوانەیە جەنابیش دیقەتی یابێ زۆر کەس بە عائیلە گوێیان گرانە عائیلە بەهۆی بۆ ماوەیەوە ئەو معلوماتە ئەو خانە هەستیارانەی گوێیان بەهێزترە لە عائیلەیەکی تر بەڵام نابێ ئێمە مەسەلەی معڕەز بوون بۆ دەنگی بەرز ئیهمالکەین لێرە ئەمە بەستم چییە بۆیە ئەم خاڵە باسەکەم خۆی کارمەند مەسەن کارمەندی ئەو کۆمپانیایی کە با بڵین کۆمپانیای مۆبایل یاخود کارمەندی معمەلێکی ئاسن لە ماوەی ساڵی یەکەم و دووەمە هەست دەکات کە گوێی ئەم دەسەکات بە زرنگانەوەی گوێ ئەم شتانە هێشتا گوێی گران نەبووە ئەتوانێت پرسیار بکە لە هاوڕەکانی بڵێ ئەرێکا کە من کاتمە معمەل گوێم ئەزرنگێتەوە بە بەردەوامی ئایا ئێوەوان ئەگەر هەسەیری کرد زۆربەی هاوڕەکانی ئەڵێن ئێمە وانین ئەبێ خۆی ینی ئەوختە مراجعەیەکی گوێی خۆی بکاتەوە کە ئایا ئەمان بە ئایلە گوێیان گرانەیانە بۆچی مهمە ئەمە
ئەگەر ئەجا وەختە تاوان پێویستەکە پزیشکی پسپۆر ببینێ لەو بوارە بۆ ئەوی تەشخیص کرێ و باشتری ژوایە بە ینی بەڕێی من هەر کارمەندێک ئەگەر بێوێت تەعین بێ یاخود ئەو کۆمپانیا بێوێت تەعینی بکەم پێشتر فەحسێکی جوێی بۆ بکە بۆی بزانێ ئایا ئەم شخصانە بە ئایلە یاخود خۆی گوێی هیچ مشکلەیەکی هەیە بۆی بەردەوام نەبێتوانی شەکەی خۆی بگۆڕێ ینی شەرت نییە تۆ لە کۆمپانیایەکی مۆبایل با بڵێن پەیوەندیە ئیشکەیت بۆ مای 15 ساڵ ئەگەر تۆ بزانی گوێچکەت بێهێسترە لە گروپێکی تر لە خەڵکانێکی تر ئەو وەختە توانی شەکەی خۆ بگۆڕی بە ئیشێکی تر بۆ هەموو ئیشێک تەبان وایە سە بۆ نمونە هەندێک کەسەنی عایلە هەیە بە عایلە ئەم فەقەراتیان بربڕەکانی پشت و ملیان بێهێزە ئەو وەختە نابێ هەندێک کار بکە بۆ نمونە کاری کۆمپیوتەر بە باوەکی دوور و درێژەگەر ملدانەوێنێ فەقەراتی ملی ئەم عایلەیە ئەم شخصە لە شخصێکی تر زەعیفترە ئەلبەتە خۆ هۆکاری شەیە بۆی خۆت بپارێزی بۆ نمونە و کەسانی کە تۆ بە بەردەوامی ئیشی با بڵێن هەربینە سەر مەسەلەکەی خۆمان تۆ جەنابەت پرسیارەکەتەوە بۆ ئایا ڕێگا چارە هەیە بۆی خۆی بپارێزی پارێزگاریەکان بەنیسبەت هەنێ شوێنەوە مەجالیتیە بۆ نمونە کابرا لە معاملێکی ئاسنگەرە ئاسنا ئیشەکات کە کۆسەرە و دوڕیلی زۆر یا بەکارێ ئەتوانێت کەمامی سەوت بەکاربێنێ کە بڕێکی تا بڕێکی باش سەوتەکان کەمەکاتەوە و ئازاریش کەمتر ئەگەێنێ بەگوێ بەڵام ئەو شخصی کە لە کۆمپانیای مۆبایل لایشەکە خۆ چی بکانی ناتوانێت مەجبور ئەو گوێی بە تایبەتی ئەو گوێی کە هێدفۆنەکەی لەسرە بۆ هەر ئەبێت کەمامیشی دانێ بێ گوێ لێ سەڵتەکە بێت ئەمە دوو ڕێگا هەیە بۆی بتوانێت خۆی پارێزی یەکێک لەوانە ئەوەی کە بە بەردەوامی یەک گوێی بەکار نەهێنێ کە هەندێک شخصێ فێر بووە بۆ نمونە بەس گوێ ڕاستی بەکارهێنێ بە درێژای ڕۆژەکە ئەو ڕۆژی کە دەوامەکە و بە ڕێژای هەفتەکە و درێژای مانگ و ساڵ هەر یەک گوێ بەکارهێنێ بۆ ئەوەی کە جوابی کۆڵەکان باتەوە خۆ ئەتوانێت بە تەناوب بۆ نمونە ئەمڕۆم گوێ بەکاربێنە ڕۆژێکی تر گوێکەی تر بەکاربێن ئەمە یەکێک لە پارێزگاریەکان دووەم پارێزگاری دووەم ئەوەیە هەوڵ بە ئەوەنە سەوتی هینەکەی بەرزکاتەوە کە پێویستی پێی بێ ینی بۆ نمونە گەر تۆ بە 10 دێسیبڵ گوێت لە سەوتەکەیە ئەتوانی تێبگەی لە کۆڵەکە پێویست ناکە 15 دێسیبڵ و 20 دێسیبڵ و 25 دێسیبڵ بەکاربێنی کابرا گەنجە گوێی نایەتێ بیدایەت یعنی ئەڵە با گوێم بە باشی گوێیم لێ بێ پێویست ناکات بە گوێرەی پێویست تۆ دێسیبڵی هێدفۆنەکە و بەرزکەرەوە یەکێکی تریش لەوەیە کە بەڕێی من ئەمە کۆمپانیەکان ڕەچاوی بکەن هەوڵ بن مەسەل بۆ نمونە ئەو 6 ساعت لەسەر کۆڵ نییە ئەو 6 ساعتەکە بکا بە پچڕ پچڕ ینی بۆ نمونە ساعاتێک یا 2 ساعت دەوام بکات چارەکی ئیسراحەت 2 ساعتی تر نیو ساعتی ئیسراحەت یاخود ئیشێکی تر بکات شەر نیە ئیسراحەت کاگەر تۆ بێ فول دەوام بکە کارێکی تری بۆ بدۆزنەوە ینی بە بەردەوامی لەمایە ئەو 6 ساعتەیە 8 ساعتەیە جوابی کۆڵەکان نایەتەوە پچڕ پچڕ بێ بۆی جووی تۆزە ئیسراحەتکە وەکو هەموو ئەندامێکی تر یعنی هەموو ئەندامێک ئەگەر تۆ بیت ماوەیەک ئیسراحەتی پێبێ کەمتر تووشی ئازارە بێ دکتۆر باست لە زرنگانەوە کرد و باست لەوە کرد کە پێویستە ینی چەند جارە قسەکەی بۆ دووبارەکەیتەوە لە پاڵ ئەمانەدا هیچ نیشانەیەکی تر هەیە پێت بڵێ کە تۆ گوێتگران بۆیان بەرەو گرانیە ڕات طبعاً خۆی سکاڵاکانی گوێی ناوە کە علاقی بە بیستنەوەیە 4 شتە لەوانەیە سییانیان عیلاقی بە گرانبوونەوە هەبێ ئەو 4 شتە بریتە لە چی یەکەم زرنگانەی گوێ دووەم کبوون و ئافوک دووەم گرانبوونی گوێ ئەمە دوو سێم گێژبوونە چوارەمیش ئیزعاجبوونە بە سەوت یعنی ئەڵە گوێی گران نەبوو بەزەڵێ دکتۆر من کە ینی مناقی ژوورڕەکە زۆری زعاجم باتە ئەم 4 سکاڵایەت هەیە لەم 4 سکاڵای ئەگەر هەستی کرد ئەم 4 سکاڵایەت هەیە گێژبوون تەبەن گێژبوون لەوانەیە بە شێوەیەکی غێر مباشر پەیوەندی بە هەستی بیستنەوە هەبێ چکە ئەوش هەر کاری گوێچکەیە لەوانەیە کەمتر پەیوەندی هەبێ بە گرانبوونی ژووە بەس هەر پەیوەندی هەیە بەڵام زرنگانەوەی گوێ گرانبوونی گوێ لەگەڵ ئیزعاجبوون بە سەوت ئەمە 3 سکاڵان ئەگەر هەر مرۆڤێک هەستی کرد ئەم سکاڵانە یەکێک لەم سکاڵانەی تایە حتا ئەگەر جۆ گرانبوون نەبێ یعنی بۆ نمونە ئەگەر شخصێ وتی دکتۆر من بە دەنگی زعاجبم ئەبێت خۆی چێککە بێ بچێتە لای پزیشکی پسپۆڕ بۆی بزانێ ئایا مشکلە هەیە لە گوێچکەی یان نیە زۆر باشە دکتۆر بابینە سەر کەبوونی گوێ
هۆکارەکان و نیشانەکانی کبوونی گوێ چییە؟ جارێکی دووبارێکن کبوون یعنی چی؟ یعنی دەنگەلەرەکە ناگا بە باشی ناگات بە خانە هەستیارەکە کە لە گوێچکەی ناوەیە. بەڵام خانە هەستیارەکان زۆر بە مەزبوطی ئیشەکەن، یعنی هیچ عیبیشان نیە، بەڵام لەنگەلەرەکەی ناگا پێ. بۆ ناگا پێی بۆ کووتمان سەبەبەکان زۆر. یعنی بۆ نمونە دوو شەخص دانیشتون هەردووشیان هەستە دەماریان مەزبوطە، بەرامبەر تۆ دانیشتین تۆ قسەمان بۆکەی و بە نەفسی دووریش باشە. ئەگەر من بۆ نمونە قەناتی گوێی دەرۆم ئاوسابێ، ئەو قەناتی دەروی گوێی ئاوسابێ، سەوتە دەنگە لەرەکان زووترەگا بە پەردەی گوێ و زووترە گوێزرێتەوە بە باشترە گوێزرێتەوە بۆ پەردەی گوێینەوە. دووەم وەکو باسمان کرد، شخصێک شەمعی گوێ مۆم هەیە لە گوێ مادەیەکی زەردە، ئەگەر زۆر کۆ ببێتەوە و هەندێک کەسی ئێستا فێر بوون نەکەندێکە زۆرێ لە خەڵک ئەچن گوێیان پاکەکەنەوە دوای حەمام ئەیانەی گوێی خۆیان وشکەنەوە پاڵ بمەکەونێن ئەچێتە سەر پەردەی گوێ. ئەو وەختە کاتێ دەنگەلەرەکانیان پەردەی گوێ تەنکە، ئەگەر تۆ قاڵبێک یاخود توێژاڵێک لە مۆم چوو بێتە سەر پەردەکە بە باشی نالەرێتەوە، کە نەلەریەوە دەنگەلەرەکان باش ناگوێزرێتەوە. لە دوای پەردا ئێسقانە، ئێسقان و گوێچکەی ناوەڕاستە. گوێچکەی ناوەڕاست ژوورێکی پسکۆلەیە بەقەت حەبێکی ئەسپرینی مناڵە بێ، ئەبێ هەوای تیابێ. خۆ ئەگەر گوێ هەو بکە ببێتە هۆی دروستبوونی ئاو یاخود جەرات لە گوێچکەی ناوەڕاستە، کاتێ دەنگەلەرەکان ئەیەن بە پەردەکەیە، ئەو دوو پەردەکە کە گوێچکەی ناوەڕاستە بۆیە هەوای تیا بووە. ئەگەر هەوای تیا بووە پەردەکە بە بەسیتی ئەلەرایەوە، بەڵام لەبەری ئەو دوو پەردەکە بۆ بە ئاو یا بۆ بە جەرات دەنگەلەرەکە یا بە پەردەکە ئەو دوو ئاوە پەردەکە نالەرێتەوە، لەبەرەوە بە باشی دەنگەلەرەکان ناگوێزرێنەوە. باسمان کرد کوونبوونی پەردەی گوێ یاخود ئەو ئێسقانە بچووکانی کە لە گوێچکەی ناوەڕاستان و دەبنە هۆکارێکە بۆ کە فشاری دەنگەکان بەرزتر بکاتەوە، ئەو خۆی ئەو ئێسقانە بچووکانە لە یەک جیابوو بنەوە. بۆ نمونە شخصێکە کە تووشی تەقینەوەیکی زۆر بەقوت ببێ، بۆ نمونە فیجارێک TNTێکی زۆر بەقوتە تەقێتەوە، ئەبێتەوەی دروستبوونی گۆڕانکاریەکی زۆر لە پەستانی هەوایە، پەردەکە بە شێوەیەکی زۆر بەقوت ئەڕات بەرەو ناو یێت بەرەو دەرەوە، احتیمالە ئەو ئێسقانە بچووکانە لە یەک دەجێ بچن، یعنی جیابنەوە لێک. ئەو وەختە گرانە بێ گوێی کپە بێ داوای کپە بێ گوێچکەی سەوتەکە بە باشی ناگوێزرێت. نەخۆشیێکی تریش هەیە زیاتر لە ئافرەتا باوە، ئەوی شەوەیە کە بچووکترین ئێسقانی گوێچکەی ناوەڕاست کە پێوتر ئێسقانی هاوزەنگی کە چووەتە سەر گوێچکەی ناوە، ئەبێ بە بەسیتی ئەو ئێسقانە بجوڵێتەوە بلێرێتەوە بۆ ئەوەی شەپۆل دروستکە لە ئەو شلەیە کە لە ناو گوێچکەی ناوایە و بێتەوەی بزواندنی دەماری گوێ، ئەو ئێسقانە کلسەکە و ئێسقانەکە نالێرێتەوە. کەواتە ئەمانە هۆکارە گشتیەکانن بۆ کەبوونی گوێ. زۆر سپاس بۆ دکتۆر شێرکۆ سەعید زمناکۆ، پرۆفیسۆری یاردەدەر لە نەخۆشەکانی گوێ و گێژبوون. سپاس بۆی لەگەڵمان بووی دکتۆر. زۆر سپاس بۆ خۆشەویستان و چانەکەم دەبێت و دواتر لەگەڵتان بەردەوام